ئەگەر کەسێک هیچ لەو پۆستێکی نەبێ خۆزگە بخوازیەوەکو فێرعەون بێ کەسێک هیچ پارەیەک لە جیفانیان نەبێ بەنانی سوڵ بژی بەڵام لە ناخیەوە حبێکی قاڕوونی هەبێ خۆزگە ئەو سەرەت و سامانم دەبوو منیش ئاوا خەڵکم پێدەچەوساندەوە هەموو ئەوەی خۆم دەخوارد هی خۆم بۆ خۆم هی تۆش دەخۆم ئەبێ خەڵک هەمووی بۆ من کاسبی بکە هەمووی بۆ من کار بکە ئەمانش بە ڕێزان نیشانەی فەوتانیانە ئامانە تێدا دەچن بۆیە کردار لەگەڵ نێتی ناودڵ وەکو یەک حیسابی بۆ دەکرێت لە دیوانی خۆی پەروەردگاردا لە سوڕەتی ئەننور ئاەتی 19دا خۆی پەروەردگار دەفەرمێ إن الذين يحبون أن تشيع الفاحشة في الذين آمنوا لهم عذاب أليم في الدنيا والآخرة أو كساني كوا يحبون بدل حزد كان كوا زينا وخرافكاري بختان وقصو قصلوك بۆ کەسانی ئیماندار لە ناو کۆمەلگادا بڵاو بێتەوە حەز دەکەن کۆمەلگای ئیماندار زینای تێدا بڵاو بێتەوە هاوڕەگەز خوازی تێدا بڵاو بێتەوە ڕوت و قوتی و فەسادی تیا بڵاو بێتەوە بەدڵ حەزی پێ دەکەن با هەنگاویشان بۆ نەنابێ بەدڵ حەز دەکەن بوختان بکرێ بۆ کەسانێکی خواناسی دینداری ئیماندار لە کوڕان و لە کچان لە پیاوان و لە ژنان ئەوانە لەهم عەذاب ئەلیم في الدنيا والآخرة ئەوانە سزایەکی بە ئێشیان هەیە زۆر بە ئێش لە دنیادا و لە دوا ڕۆژدا یعنی نەک هەر لە قیامەتە هەر لە دنیادا هەر کەسێ بوختان بۆ بێتاوانێک بکە یەقینی هەبێ ڕۆژێ بوختانی بۆ دەکرێتەوە ئاگای لە هیچ نییە ئابڕووی دەبرێ وەکو چۆن ئابڕووی خەڵکی بردووە بۆیە ئەگەر بوختان بۆ کەسێک کرا تۆمەت درایە بلای پاڵ کەسێکە پاکە خاوێنە ئەهلی ئیمانە بە ئەخلاقە ئێتر لە تۆڕێکی کۆمەڵایەتیەوە لە ناو مەجلیسێکی خوانە ناسانەوە تۆمەتێکی بۆ هەڵباسرا باسی کرا بە خراپە تۆ جەنابەت هیچ وشەیەک لەبارەوە نەوتووە هیچ وشەیەک نەوتووە زمانت هەڵ نەهێناوە کۆمێنتێکن نەنووسیوە هاهایەکن نەکردووە ئیمۆجیەکی پێکەناوی دانەناوە لەم تەنقولها بۆ کەسیشن نەگواستەوە نەتگوت وەڵا وا دەڵێن من بۆ خۆم هیچم بەچاوی خۆم نەدیوە بەس وا دەڵێن لە فڵان پەیجا وا کرا وا باسی خەڵک کرا بیستم لە فڵان کەس لە فڵان کۆڕا لە فڵان مەجلیسە لە فڵان ماڵا باسی ئەو کچیان دەکرد باسی ئەو کوڕیان دەکرد باسی ئەو ژنیان دەکرد باسی ئەو پیاوان بەو شێوەیە دەکرد ئەوە تۆ هیچن نەکرد بوو بە کردار نەقسەت کرد بوو نەبابەتەکەت گواستبەوە بەڵام لە دڵەوە بسکەی سمێڵت دەهات کەیفت بە بابەتەکە دەهات دڵخۆش بووی کە فڵان کەس ئەو بابەتەی لێ قەوماوە و ئابڕووی براوە و دڵخۆش بوو بە کۆمنتی خەڵک کە دەخوێندەوە پێ دەکەنی دڵخۆش بوو بەوەی کەوا سەدان هەزار خەڵک ئەم ڤیدۆی ئابڕوچوونەی فڵان کەسیان بینیوە و بوختانەکەیان بڵاو کردوێتەوە کەواتە وعەلا ڕەغبەتیکە و مەحەبەتیکە لە لیشاعە بە ئەندازەی ئەوەی کەوا حەزت پێیەتی و دڵت بۆی دەخوازێت کە ئەم پرۆپاگەندەیە بۆ ئەم موسڵمانە بێت تاوانە بڵاو بکرێتەوە تۆ بەس بەوەی کە ڕەغبەتت بۆی هەیە کە دڵت حەزی پێیەتی کە لە دڵەوە خۆشحاڵی وەکو ئەو کەسەی کە بوختانەکەی کردووە وەکو کەسەی کە بڵاوی کردوێتەوە وەکو کەسەی کە تەئیدی دەکا و لە سەری دەنووسێ وەکو ئەو کەسەی بەناو خەڵکە پەخشی دەکا و شێری دەکا و بڵاوی دەکاتەوە تۆ بەس بە دڵ حەزت پێی بووە وەکو یەک تاوانبارن چاولێ خۆزگەی دڵ لەگەڵ کردارە وەکو یەکەن إن الذين يحبون بەس ئەوەندەی ئارزوو بکەی کە ئەم کارە ناڕەوا و ناشەرعیە برەوی پێ بدرێ و بڵاو بێتەوە لە ناو موسڵماناندا ئەو کاتە تۆ بە گونەهبار و بە ئەهلی تاوان حساب دەکرێت